خۆشەویستان بەردەوامە بین لەگەڵتان ئەزانین کەرتی تەندروستی یەکێکە لەو کەرتە گرنگانەی کە تا گرنگی زیاتری پێ بدرێ هێشتا هەرکەمە چونکە پێیوەستە بە تەندروستی تاکەکانی ناو کۆمەلگاوە بۆیە هەمیشە بە بەردەوام قسە لەسەر ئەواکرێت چۆن و بە چ شێوازێک گرنگی زیاتری یاخود پەرەی باشتر بە سێکتەری تەندروستی بدرێ هەر لەم نێوەندە شابینین لە هەرێمی کوردستان ئەو ماوەی چەند ساڵێکە کەرتی تەندروستی بەرەو پێشچوونی زۆر باشی بەخۆیەوە بینیوە بەڵام هێشتا هاوڵاتیان چاوەڕێی زیاترەکەن بۆ ئەوەی کە هەرچەنە سەرکۆ لە ئێستاە ئەگەر لە ڕابردووە بینی بێتوان هاوڵاتیان بۆ وەرگرتنی چارەسەر سەردانی وڵاتانی دەرەوەیان کردوێ بەڵام ئەو چەند ساڵێکا بینین ئەم بابەتە تۆزێک کەمتر بۆ تۆ چونکە لە هەرێمی کوردستانیش تەواوی ئەو نەشتەرگەری و چارەسەرانی کە لە وڵاتانی دەرەوە پێشکەش بە نەخۆشە بە خۆشحاڵیەوە لێرەش بەم شێوازەیە هەرچەنە هەندێک کەم و کوڕی هەیە کە پێویستی بە چارەسەرکردنە بەڵام لە چاو خۆیان ئەم بابەتە زۆر باشە بە دڵنیایەوە هەر بۆیە ئێمە ئەمڕۆ لەم بەشایە بە چڕۆپڵی قسە لەسەر ئەوواکەین بابزانین کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستانە لە چه ئاستێکدایە ئەو کەم و کوڕیانەی کە لە کەرتی تەندروستیە هەیە چییە چۆن چارەسەر بکرێ هەروەها جیاوازەیەکی ژەکەین لە نێوان لایەنی تەندروستی خودکەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان و لە ناوەڕاست و خواروی عێراق چۆنە ئەم بابەتە و هەروەها لە ئێستاە سەرکۆکە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکانین بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق چەند کاندیدێک هەیە کە هەوڵی ئەوان ئینشەڵا کە دەرچوون لە ئەم خولەی پەرلەمانی عێراقا گرنگی باشتر بە کەرتی تەندروستی بن بۆیە ئێمەش ئەمڕۆ میوانداری یەکێک لەو کاندیدانەمان کردووە کە پلانی وایە پرۆژەی هەیە کە کەرتی تەندروستی لە ئایندەیە خزمەتی باشی پێ بکە ئەویش زۆر بەڕێز شەریف ڕەحیمە کە بەڕێزیان کاندیدی ژمارە 18 لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان کاک شەریف سڵاو لێ زۆر بەخێر سەرچاوم کاتەی بیسەر و بینەری بەرنامەکەتان باش دیارەمە شەریف ڕەحیم کوڕی شەهید مەلا ڕەحیم کاندیدی ژمارە 18 لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بازنەی سلێمانی خوا بەخێر بێت سەرچاوان بۆ هیواین کاک شەریف باسێکیەوەمان بۆ بکە بابزانین بەڕێزت بە حکمی کە لە کەرتی تەندروستیە چەند ساڵێکە کارەکەی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان و لەو شوێنی کە خۆتی لێ پێشمان بڵێ لە کوێ کارەکەیت ئێستا کەرتی تەندروستی لە چه ئاستێکدایە سوپاس بۆم دەرفەتە دیارە من جێگری تەندروستی چەمچەماڵم خۆشبەختانە توانیمانە کەرتی تەندروستی لە چەمچەماڵ بە شێوەیەکی باش بتوانین سەر ڕای قەیرانەکان باش پێش بخین دیارە لە ڕابردووە چەندین بەش نەبووە لە بەڕێوەبەتی تەندروستی چەمچەماڵە بە هاوکاری هاوپیشەکانمان توانیمانە خزمەتێ بگەێنین بە خەڵکی سنوورەکەی خۆمان دیارە خەڵکی چەمچەماڵ ئەزموری جەنابتانە کەسانێکن کە کەسوکاری شەهیدن کەسوکاری پاشماوەی ئەنفالن دیارە چەمچەماڵ لە ڕابردووە بەو شێوەی ئێستا حەجمێکی گەورەی نەبوو دیارە ڕژێمی بەعز لە ساڵەکانی 1970 دەستی کرد بە ڕوخاندنی زۆربەی گوندنشینەکانی ئەو سنووری چەمچەماڵە و هەروەها بەشی خەڵکی چەمچەماڵ ڕاگوێزراوی شاری کەرکووک و دووسی خۆرمات و ئەو ئەترافەیە بۆیە مستەهلن بەوەی کەوا ئێمە بتوانین لە کەرتی تەندروستیە خزمەتێکی باشیان بکەن ئێمە زۆر کات من باس یەکەم دیارێمە بەشێکمانەیە بەشی نووسنگەی لەدایک بوون کاتێکە مرۆڤ لەدایکە بێت لا ئێمە ناوی تۆمارەکرێت و بەشێکشمانەیە هۆبەی پزیشکی داد دیارە تۆپ عەدلی مەبەستمە هەمان کات ئەو کاتەش کە وەفاتەکە و لە حیات دەرەچێت ناوی لا ئێمە تۆمارەکرێت واتە ئەو ڕۆژەی لەدایکە بێت تا ئەو ڕۆژەی کە ئەمرێ بەرپرسیارەتی لە ئەستۆی ئێمە هەر تاکێکی هاوڵاتیان سنووری قەزای چەمچەماڵ و دەوروبەری خۆشبەختانەی مەتوانیمانە بە هاوکاری هاوپیشەکانمان لە کەرتی تەندروستیە تەنانەت بەدەل لە هاوپیشەکانیشمان خەڵکی چەمچەماڵ زۆر هاوکارمان بۆ لە کەرتی تەندروستیە توانیمانە چەندین بەشی تازە بکەین بۆ خزمەتی هاوڵاتیانی شارەکەمان کە لە ڕابردووان نەبووە بۆ نمونە جاران ئێمە هۆبەی پزیشکی داد نەبوو ئێستا توانیمانە کردومان تۆ جاران بارگرانێکی گەورەمان لەسەر شاری سلێمانی دروست کردبوو لەسەر ڕێگاوبانەکانی شتانەت هەندێک جار خۆتە نەزان ئێمە لە بیئێکی کۆمەڵایەتی ئەژێن بە تایبەت چەمچەماڵ شاری پێکەوە ژیانە شاری کۆمەڵایەتیە زۆربەی کات هەندێک کات بەهۆی جەنازەکان وکات بۆ سلێمانی عرفەکەەوە بۆ 40-50 سیارش دوایەکەوت ئاستەنگ یەکمان دروست کردبوو غەسلی گوچلە نەبوو لە چەمچەماڵە خۆشبەختانەوە ماوەی 2 ساڵە کردومانەوە بەس ئاماری ساڵی پار 3000 غەسلی گوچلە لە چەمچەماڵە ئەنجام درراوە هۆبەی خودەج نەبوو کردومانە تۆ لە ئێستاکە چەند ئامێری غەسلی گورچی لە هەیە لە چەمچەماڵ غەسلی گورچی لە ئێمە دە ئامێرمان لە بەردەسای لە ئێستاکە خۆشبەختانە باشەمە وەکو ئاماژەم پێدا بەس ساڵی پار 3000 غەسلی گورچی لە ئەنجام درراوە
تەنانە بەمدە ئامێرە کاروبارەکانی هاوڵاتیان بەڕێوە چێوانی کە پێویستیان بەنجامدانی لە ئێستا باشە بەڵام شار لە فراوانبووندا ئێمە ئێستا حالین خەریکە لۆدی شاری کەرکووک و بازیان و دەوروبەرشی ئەکەوێتە ئەستۆی ئێمە بۆ ئەوانە ژۆرەگرنەوەی کە لە کەرکووکەوە بەنیان ئێمە هەر کەسێ بێ خزمەتی پێگەنین هەر کەسی ڕووی بکاتە کەرتی تەندروستی چۆن لە ساڵەکانی کاتی کۆرۆنادا سەرجەم شوێنەکان ڕویانە کردی ئێمە خزمەتمان پێگەن جا من ویستم ئەوە بڵێم ئێمە توانیمان خودەج بکەینەوە لە ڕابردووان نەبوو خودەش خۆتەزانی بۆ مناڵی نەبەکامە ئەو مناڵانی کە پێشوەخت لە دایکە من دیسان ئەمان هێنا بۆ شاری سلێمانی کردومانەتەوە تاقیگەیەکی ناوەندیمان کردوێتەوە ئەو تاقیگەیە لە 8:30 بەیانێ و هەتا 12 شەو کراوەیە بە سەرێکی ڕەمزی هەموو پشکنێکی تیا ئەنجامە درێ بە کوالیتیکی بەرز باش کاک شەریف ئەموو ئەم بەشا گرنگانەتان کردوەوە چەند نەخۆشخانە هەیە لە چەمچەما دیارە سێ نەخۆشخانەمانە نەخۆشخانەکە حکومیە هەر سێ نەخۆشخانەکە حکومیە بەڵێ 12 مەڵبەندی تەندروستیمان هەیە 6 بە 24 کاتژمێری کار دەکات 9 کلیک و سنتەرمانەیە لە خزمەتی هاوڵاتیانەیە تقریباً زیکر هەفتە بنکەی تەندروستیشمانەیە کە ئەوە دابش بۆ بەسەر گوندەکانە باشە لە ڕووی خزمەتکردنە سەرەتایەکان ینی بۆ نمونە کەسێک نەخۆشە بێت کە سوکاری نەخۆشە بێکێن بۆ نەخۆشخانانە هەم لە ڕووی مادیۆ هەم لە ڕووی کارمەند و هەم لە ڕووی پزیشکی بەڕێزەوە هەمووی بە شوازێکی باش ئامادەن لە نەخۆشخانەیە کەم و کوڕیتیانە بۆی کە بتوانن ئێوە زیاتر خزمەتی هاوڵاتیان بکەن بڵێ وەکوتمان ئێمە ڕوحێکی تەواوی و ڕوحێکی هاوکاری هە لە بینمانە دیارە چەمچەماڵ خۆتان دەزانن شارێکی فراوانە هەم لە ڕووی ڕوبەر و 146 پارێزگای سلێمانی پێک دێنێ و هەم لە ڕووی ڕێژەی دانیشتوانەکەی و سەری 200,000 هاوڵاتی تایە معلومی جەنابتانە خۆتان نەزان لە ساڵی 2014 کارمەنددانە مەزراوە هەموو ساڵێک بیسی کارمەندمان خانەنشینە بێ من ئەگەر داتایەکی ساڵی 2014تان بمێ تاکو ئەمڕۆ 450 کارمەندمان خانەنشین بووە بەڵام خۆشبەختانە ئەو ڕوحی تەبایی و هاوکاریە کە لە نیوانمانە وجودیە بە فەزلی کارمەندە خۆبەخشەکان و ئەو کارمەندانی خۆشمان کە سەر ڕای ئەرکەکەی خۆیان چەندین ئەرکی کەمانداوە بەسەری ناتوانیمانە کەرتی تەندروستی برەو پێ بدەین نەمان هێشتۆ بۆستێ تا ئێستاکە بەردەوامین بڵێ چەمچەماڵ شتێکی تیانە بە ناوی ڕسوماتی گرانبوون من حەزم کرد ئەوەشتان پێ بڵم تاکە قەزاین لەسەر ئاستی هەرێمی کوردستانە کە نەشتەرگەری لە ئێمە بە بەلاشە ئەگەر لە چەمچەماڵ بترازێ نرخی نەشتەرگەری دیارە بەداخەوە و کاتانە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران و وزارەتی تەندروستی هات بۆ ئێمە نەشتەرگەری کرد بە سیمی پراڤەی دواتە نیمچە تایبەت نیمچە ئەهلی نرخی هەموو نەشتەرگەرەکانی بۆمان داڕشتە بەڵام ئێمە التزاممان نەکردەوە بۆ بڕیارەوە ئەمەش دیار لە بەرخاتری هاوڵاتیانی شارێکی خۆمان لە بەرخاتر قەزای چەمچەماڵ کە خۆتان نەزانن کە سوکاری شەیدە بڵێ پاشماوەی کە سوکاری شەید شاری شەیدانە ئەگەر خزمەتێکی کەمیش بێ ئێمە توانیمانە بە هاوڵاتیانی شارەکەمان بکەین بەس ساڵی پار 9,000 نەشتەرگەری گەورە و بچوک دراوە ئێستا لە شارە گەورەکانی کوسلێمانی و بازیان و پیرەمەگرن و دێن سوود لە نەشتەرگەری چەمچەماڵ وەرگن کولفەی نەشتەرگەریەک 1000 دینار تەبع لایەن هەر زۆر باشە لە کاتێکە هاوڵاتیانی چەمچەماڵ ناچارە بن سەردانی شارە گەورەکان و پارێزگا گەورەکان بکەن بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی چ شتێک کەمون کوڕێ لە کەرتی تەندروستی لە چەمچەماڵ بڵێ خۆتان دەزانن ئەگەر بمانەوە ناوەندێکی تەندروستی یا سنتەرێک یا کلینکێک نەخۆشخانەیە بکەینەوە پێویستی بە بینایە پێویستی بە کارمەندی تەندروستیە پێویستی بە ئامێر و پێداویستی پزیشکیە ئەم سێ حاڵەتە ئەبێتە تەواوکەرێکی تەواو بۆ ئێمە بتوانین کلینکێک یا سنتەرێک یا نەخۆشخانێک بەداخەوە ئێمە بیناکانمان کۆنە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵەکانی هەفتاکان هەشتاکان بەڵام خۆشبەختانە ئێستا هەنگاوی باشمان ناوە لەو ڕێگایەوە دەستی سەرمایه‌داری نیشتیمانی کاک جەماڵی حاجی عەلی خۆش بێ درکی بەوە کرد کە چەمچەماڵ فەراغێکی بینایی تیا هەیە هەڵسا بە دروستکردنی نەخۆشخانەیەک بە کولفەی سەری 12 میلیۆن دلار نەخۆشخانەکە لە 95 تەواو بووە بە تەواوکردنی ئەم نەخۆشخانەیە توانین چەندین بەشی تازە بکەینەوە ئەمە ئەبێتە هۆکارێک لە ئێستا ئەگەر فەراغێکە بێ لە هەندێک کلینیک و سنتەرەکانە بێن بۆ نەخۆشخانەکانی چەمچەماڵ بێن بۆ نەخۆشخانەکانی سلێمانی ئەمە واکە ئێمە بتوانین بۆ شایە پڕکەینەوە نەخۆشخانەی منداڵانەوەی کە جەنابەت ویستت ئێمە دین دیارە نەخۆشخانەی منداڵانمان نیە ئەمە فەراغێکە بەڕاستیەکەی بۆ ئێمە دیسان لە ڕێگەی وزارەتی تەختیتی عێراقەوە نەخۆشخانەیەکمان هێناتە چەمچەماڵ نەخۆشخانەکە بە کولفەی 1 ملیار و 250 میلیۆن دینار تەواو بووە بیناکە تەواو بۆ کتابمان کردو بۆ وزارەتی تەندروستی هەرێم بۆ وزارەتی تەندروستی عێراق با 1 ملیار ئامێر و پێداویستی پزیشکی بۆکردن شتە قۆناغی باش شوتە پێشەوە دیسان داوامان کردووە لە وزارەتی چەند ساڵە تەواو بوون بینە وڵای ساڵێکە تەواو بووە دیارە نەخۆشخانەکە ساڵێک تەواو بێ من نووسراومان کردووە کەم تەرخەمنی من نەبووینەوەکو بەڕێوەبرایەتی لێرەدا قسەکە ئەوەیە بە تەواوبوونی ئەم دوو نەخۆشخانەیەکی مناڵان نەخۆشخانەی کاک جەماڵی حاجی عەلی کە تەواو بێت ڕادستی بەڕێوەبرایەتی تەندروستی چەمچەماڵێکە ئەتوانین بڵێم ئێمە تا چەند ساڵێک ئێمە پێویستمان بە نەخۆشخانە نابێت و پێویستمان بە نەخۆشخانەکانی سلێمانی نابێت ئەو کات ئێمە
ئەتوانین ئەم خزمەتێک کە ئێستا کردومانە لەم قەیرانە کە توانیمانە چەندین بەش بکەینەوە توانیمانە خزمەتێ بە هاوڵاتیانی شارەکەمان بکەین ئەو کات بە هەموو قناعەتێک و بە هەموو توانێک و ئێمەوە لە کەرتی تەندروستیەکەین هاوڵاتیانی چەمچەماڵ و دەوروبەری بتوانن سوود لە تەندروستی چەمچەماڵ بە شێوەیەکی دروست وەرگرن. کاک شەریف باسیەوەمان بۆ بکە لە نێو ئەم نەخۆشخانانەیە زۆر جار نەخۆش پێویستی بەمانەوەیە لە ڕوویمانەوە لە ڕووی ژووری تایبەتەوە لە ڕووی پێداویستیەکانەوە لە ڕووی خزمەت گوزاریەکانەوە ئێوە بە پێویستوانیتان لە نەخۆشخانەکانە ئەمانە بوونی هەبێت کە مادام ئێوە ئاو بەبێ بەرامبەر ئەگەر 1000 دیناریش بێم نەخۆشە توانێت نەشتەرگەری گەورەشی بۆ بکرێ لە ڕووی ئەم پێداویستیانەوە کە لە نەخۆشخانە ینی بۆ منە لە کارگوزارێکەوە هەتاوەکو بۆ منە ئەو کەسانەی کە لەوێت چاودێری نەخۆشەکانەکەن یان پزیشکە بە ڕێزەکان ئەمانە هەمووی خزمەت گوزاریە یاخود کەشی ناوخۆستەخانەکە ئێوە توانیتان ئەمانە بە شێوەیەکی باش بخەنە ڕووبۆی کە خزمەتی خەڵکی چەمچەماڵی پێ بکەن. بەڵێ دیارە ئێمە بەس ساڵان ڕۆژانە داتایەکمان لە بەردەسایە 2500 هاوڵاتی بۆ 3000 هاوڵاتی سەردانی ناوەندەکانی تەندروستی ئێماکات بەس ئاماری ساڵی ڕابردوو 265000 هاوڵاتی سەردانی ناوەندەکانی تەندروستی ئێمەی کردووە بۆیە سوپاس بەخوا توانیمانە بە هاوکاری هاوپیشەکانمان ئەو ڕوحی تەبایەتی کە لە نێوانمانە دروست بووە لە نێوان کارمەندی تەندروستی و خۆبەخشە لە نێوان کارمەند و پزیشکە توانیمانە گرفتەکان ئەو بربەستانە تێپەڕین بەڵێ ئێمە ئاماژەم بە جەنابەت دایمە سێ نەخۆشخانەمانەیە نەخۆشخانەکان ئەگەرچی مێژوەکانی کۆنا دەگەڕێتەوە بۆ ساڵەکانی دوانی دەگەڕێتەوە بۆ ساڵەکانی هەشتاکان بەداخۆ مێژوەکەی کۆنا بەڵام نەشی شارینەوە ئێمە توانیمانە نۆژن نەکراوەتەوە بەڵێ ئێمە سوودمان لە دانەغاز بینی و لە کاتی کۆرناکە زۆر هاوکاریان بووین پاڵپشتیان بووین ئەوانیش لەم سەروبەندا نەیشارنەوە تقریبان 150 نەخۆشخانەکانمان پیان نۆژن کردووەتەوە دیارە ئەمەش کار ئاسانیە کە بۆ بەڕێوەبەتی تەندروستی چەمچەماڵ کردوانە بەڵێ ئێمە توانیمانە بەو ڕوحی تەبایەتیە ئەو ئاستەنگانە تێپەڕێنین نەخۆشخانەکانمان ئەگەر مێژوەکەی کۆنا بەڵام نەخۆش لە ئێمە جێگا هەیە ئێمە بێتمانەیە لە هەرسێ نەخۆشخانەکە هەر نەخۆشخانەیەک سەروی چل بێت پەنجا بێتی تایە بڵێن نەخۆش پێویستی بەوە نیە بێتۆ لە نەخۆشخانەکانی چەمچەماڵە هەیە کاک شەریف ئێمە سنتەرێکمانەیە دیارە هەر لە سەروبەندی ئەو بەشە تازانە کە کردمانەوە 2 ساڵا بێ سنتەری فریاکەوتنمان سنتەرێک پێشتر سەر بە نەخۆشخانەی پێشڕۆ و ئێستا سنتەرێکی سربەخۆیە سنتەری فریاکەوتن هەموو حاڵەتێکی کتوپڕتیایە ڕوو بدە ئێمە دەست بەجێ جێبەجێیەکەین خۆشتان نەزانن سنتەری فریاکەوتن ڕوحی نەخۆشخانەکانە ئەو حاڵەتی کە ڕووی تێکە ئێمە بێ دەم و دەست یەکسەر چارەسەری بکەین بۆیە سنتەرێکی فریاکەوتنی تۆکمە هەیە لە چەمچەماڵە و خۆشتان نەزانن ناوەندی قەزای چەمچەماڵەکەوتە نێوان دوو پارێزگا بۆیە شوێنەکەی گرنگە زۆر کات حەدەس و ڕووداوەکان دێتە لای ئێمە توانیمانە سوودێ بە هاوڵاتیان و دەوروبەرەکەی بگەین وەکو سند ئەوەی کە جەنابەت باش کرد عینایە باس کرد عینایە مرکزە نابەداخەوە لە چەمچەماڵە نیە بەڵام پلانمانەیە داوای ئامێریشمان کردووە بە تاوکردنی نەخۆشخانەی کاک جەماڵی حاجە عەلی تاکید بەشێت تەخسیسەکەین بۆ ئەو بەشە و بۆ ئەو عینایە مرکزە تا بتوانین لەم قۆناغی ئێستاکە ئیشەکەی جەنابەت و هاوڕەکانیش لێرەوە دەست پێکە ئێستا لەوەی کە ئەنجومەنی نوێنەرانی عراق و بەڕێزشتانیچێکن لە بەرپژێرەکانی لیستی 222 یەکێتی نیشتمانی کوردستان و چەند ساڵێکیشە خۆت لەم کەرتەیە خزمەتەکەیت ئەزانی کەم و کوڕیەکان هالانە چییە خۆی لە چیا بینێتەوە و خەڵکی چەمچەماڵ پێویستی بە خزمەتی زیاترە تۆ ئەوەی کە لە بنام تایە و ئەتەوێ هەوڵی بۆ بەی چی تەوێ بیکەیت یعنی چی تێ لەگەڵ ئەم تیمەیە بۆ چەمچەماڵ و خەڵکی چەمچەماڵی بکەیت چۆن توانین زیاتر خزمەت بگەێنیت بەڵێ دیارە پیشەکەی ئێمە لەگەڵ ڕوحی بەشەرە تەعاملەکەین ناوەندێکی گرنگە لە وڵاتە زەلیازەکان گەورەترین بودجە دوای وزارەتی دیفاع بۆ کەرتی تەندروستی تەرخانەکرێت بۆیە کەرتی تەندروستی هەموو کاتێک هاوڵاتی پێویستی پێ بێت وەکوتم لە سەرەتای لە دایکبوونی و تا کۆتایی ژیانی هەمومان ڕۆژانە کات و ساتی بۆ نییە بڵێن 12شەوە چواری بەیانە هەر کاتێ بێن پێویستمان پێ بێت ئاساییە مرۆڤێک هاوڵاتیەک بڕاتێکی فەرمانگەکان پێی بڵێ سعاتێکی کە بێرەوە یا بڵێ بەیانی بێرەوە ئەکرێ ئاسایە لای بەڵام ئەوەی کە ڕۆ کاتە لای ئێمە ئێشی ئازارێکی بێ دەست و دام ئێمە بتوانین خزمەتی بکەین ئەبێ ئێمە هەمان دقە ئێمە لە خزمەتی ئەو کەسابین بۆیە کەرتی تەندروستی ئەولێتی کارەکانمان بێ بە تایبەت بەندە پلانی باشمانەیە بەڕاستەکەی من خۆم ئەوە بە گونجاوەزانم کەرتی تایبەت لەگەڵ کەرتی گشتیالێک جیاب بکرێتەوە ئێمە خۆمان دەزانین ئێستا فەراغی دروست بووە بۆ گیانەکراوەوە ئێستا ئێستا پزیشکەی مەبەستمەوەی ئەو پزیشکی کە بیانی نەخۆشە بینێ لە کلینکەکان ئێوارە هەماشتە چێت یادەکەن بە ئەو دکتۆریکەوە من باوەڕم وایە بەو کاتە ئەتوانێت پزیشکەکە زیاتر خزمەت بکە ئەوەی لە کەرتی تایبەتە با لە کەرتی تایبەتە ئەوەی لە کەرتی گشتیە با لە کەرتە گشتەکە بمێنێتەوە خزمەت بکە چۆن ئێستا پارێزەران
ئەوەی کە ئیشی پارێزەریەکە لە فەرمانگەکانە نییە ئەوەی کە لە فەرمانگەکانە لە بۆی نییە ئیشی پارێزەرەتی بکە بایمش ئەو جیاکاریە بکرێ دوای ئێمە زین فراغی دروست بۆ ناوەندەکانی تەندروستیە ساڵانێکی زۆرە کارمەندانە مەزراوە بۆ نمونە 780 کارمەندی خۆبەخشمان لابوو ئەمەنە داوامیان کرد و بێهیوا بوون ئەرکیان لەسەر بوو مافیان لەسەر نەبوو بۆ دابین نەکرابوو وازیانە نایسە 360 کارمەندمان لایە ئێمە بتوانین ئەم کارمەندە تەندروستیانە دابمەزرێن ئەبی بیکەین ئەولۆتی کارەکەمان من باوەڕم وایە لە چەمچەماڵ و دەوروبەرەکە شەگەر کارمەندی خۆبەخش نەبێ کەرتی تەندروستی تووشی قەیرانە بێ بۆی ئەوەی کێک لە کارەکانمان بیکەین دوایی هۆشیاری تەندروستی زۆر گرنگە چاودێری خێزان زۆر گرنگە ئەمە دیارە تەناوە کەرتی تەندروستی ناگرێ بێ مامۆستایانی ئاینی هاوکارمان بن دەبێ منبەری ڕاگەیاندەکان ئەبێ هاوکارمان بن بۆ ئەوی کە بتوانین هۆشیاری تەندروستی چاودێری خێزان بایەخی پێ بدرێت بکەوتە ناو ماڵەکانەوە بتوانین خزمەتێکی باش بە خەڵکی شارەکەمان بگەێنین دوای کردنەوەی کلینک و سنتەرە جیاوازەکان بکرێت لە شارەکانە بەڕاستیەکەمەوە ئەکات هاوڵاتیان پێویستیان بە یاد ئەهلەکان نەبێت پزیشکی پسپۆڕە جیاوازەکان دابمەزرێت کار لەسەری بکرێت نەک لەسەر ئەساسی وەیە مەجارۆ تۆیە هەندێک جار بەداخۆێن ڕەنگە ڕێژەی پسپۆڕی یەکێک لە حاڵەتەکان زیاد ببێ پلانێکی تۆکمە دابنرێ بۆی بتوانین هاوڵاتیانی شارەکەمان سوود لە هەموو پسپۆڕە جیاوازەکان ببین زۆر ڕاستە اینجا کاک شەریف بەڕاستی هەوڵەکانی بەڕێستان و کارەکانی بەڕێستان دڵنیام ئێستا هاوڵاتیانی عزیزی چەمچەماڵ شایەتی ئەوەن کە تۆ تا چەند دەست هەبووە لەوەی کە خزمەتی باشی کەرتی تەندروستی بکەی لە چەمچەماڵە اینجا ئیشەڵا کە چویتە پەرلەمانی عێراق چۆن کار لەسەر سیستمی تەندروستی ئەکەن چونکە زۆر کاتگوێبیستی ئەوە بووم لە زاری پزیشکە بەڕێزەکانەوە باسی واکەن سیستمی تەندروستی لە سەرانسەری عێراقا سیستمێکی با بڵێن کۆنە پێویستی بۆیە کە ئەم سیستمە نوێ بکرێتەوە لە چاو وڵاتانی تر ئەبینی ئەم سیستمە کۆنە بۆ نمونە تا ئێستا لە لای خۆمان نەبووە بە کللتورێک کە ئەو کەسانەی بە تایبەتر کە کاریان هەیە بتوانن بیمەیەکی تەندروستیان هەبێ زمانێکی سەحیان هەبێ ئێوە چۆن ئیشەڵا کە چوونە پەرلەمانی عێراقکار لەسەر ئەم بابەتاناکەم بۆی کە کەسێک دوور بە یاخواانە خۆش کەوت پێویستی بە نەشتەرگەریەک بوو ئەو بیمەی کە ماگانە لە موچەکەی بڕاوە لەوە بتوانن نەشتەرگەرێکی بکات و لۆ دووبارگرانێکی زۆر لەسەر شانی کەسەکە نەبێ بڵێ ئێمە نەیشارنەوەیەتی نیشتیمانی کوردستان لە خزمەتی هەموو چین و توێژەکانە بۆ کاری کردووە لەسەر هەموو سێکتەرەکان دیارە کەرتی تەندروستی شتایە فەرامۆش نەکراوە ئێمە هەر لە ڕابردووشە هاوکارمان بوونە کارئاسانمان بوو کار ئاسانیان بۆمان کردو زۆر کات قەیرانی دەرمانمان بۆ دروست بووە بەدەر لە وزارەتی تەندروستی ئەوان هەوڵی دابینکردنی بۆشایەکانیان بۆمان پڕ کردووەوە چی لە ڕووی دەرمان چی لە ڕووی ئامێر و پێداویستی پزیشکی بۆی ئەمە ئەولۆتی سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە و سیاسەتی حکیمانی سەرۆک پاڤڵ کە من پێم وایە کەسێکی کاریزمایە لە سەدەیەکە کەسێکی وا دروستە بێت چونکە پلان و بەرنامەی زۆرە کەسێکی بەهێز و کەسێکی بەتوانای دەست ئەبا بۆ هەموو خاڵە ئەو خاڵانی کە پێویستە ضرورەتی ناو کۆمەڵگای دیارەت کەرتی تەندروستی شتایە فرامۆژ نەکرا ئەوەی کە جەنابەت ئاماژوو پێدا بڵێ بیمە لە شارە وڵاتە پێشکەوتەکانە وجودی هەیە بەڵام هێشتا ئەگەر بەراوردێکی بکەین کەرتی تەندروستی بەراورد بخوار بە ناوەڕاست و جنوبی عێراق ئەتوانم بڵێم هێشتا لە هەرێمی کوردستان بەراوردی بکەین زۆر باشترێکە لە پێشکەوتە بەڵام ئەمە هێشتا جێگای ڕەزامەندی و دڵخۆشی ئێمە نییە ئێمە گەرەکمانە بیگەینە بە ترۆک بیگەین بە لووتکە بۆیە بیمەیەکێکە لە شتە گرنگەکان ئەو کات مرۆڤ ڕەنگە پێویستی بە تەندروستی نەبێت تەمە ناشەکەین کەس پێویستی بە ناوەندەکانی تەندروستی نەبێت بەڵام لەو حاڵەتانە ئەگەر بیمەیەکی ئەوەی هەبێ ئەتوانێت ژیانی مسۆگەرکە چکە سەرنجام تەندروستی مرۆڤەکە لە هەموو شتێک گرنگترتانێت دەستان خۆش بەینجاڕاستی ئەم هێزی ئەم جارە کە ئیشەڵا بەنیازن بچنە بەغداد سەرکو ئەوەی کە جێگەی دڵخۆشی ئەوەیە هەریەکەیان و پسپۆڕیەکی جیاوازیان هەیە بۆیە ئەمە واکات لە ڕێگەی ئەم پسپۆڕی جیاوازانەوە هەمووان پێکەوت تیمێکی بەهێز کۆ بکەنەوە بۆی کە بچن لە پەرلەمانی عێراق داکۆکی لە مافەکانی گەلی کورد بکەن ئینشەڵڵا هیوای سەرکەوتنە بۆ خوازی نەگەشتێکت ما بێ فەرموو وەڵام نیستم ئەو ئاماژە بەو دەم دیارە شاری چەمچەماڵ پایتەختی شەیدان و ئەنفالە 7500 شەید و ئەنفال هەیەکێ گردوونەوەی لە شوێن جێمابێ لەگەڵ خانەوادەکەیە ئەکاتە نزیکەی 21,000 شەید و ئەنفال من خۆمێکێکم لەوانەی کە کوڕی شەیدم باوکم شەهیدە دوو مامەم شەهیدە خاڵم شەهیدە تەمەنم 12 ساڵ بۆ من باوکم شەهید بووە دیارە هەرێکێک لە ئەم شەیدانە چیرۆکێکی خۆیە من کوڕی ئەو شەیدم کە لە تازە خۆمات و باوکم بریندارە بێ هێنە مستەشفا ئازادی ئاخر سعات و ئاخر لەحزەی ئازادکردنی کەرکووکە بێ بەداخەوە دەستی ڕژێمەکەوێت هەر بە زیندوتی لە مستەشفا ئازادی بەرێدەن بخوارەوە دیارە ئەمە بۆ خۆی من تەمەنم 12 ساڵ بووە ئەو کات لە معاناتی کە سوکاری شەهیدی ئەگەین ئەزانین بەچی قۆناغێکە تێپەڕینە دیارە
کۆمەڵی گیرروگرفت دێتە ڕێگاکە بۆیە من خۆم بە نوێنەری شەیدان دەزانم خۆم بە نوێنەری کە سوکاری شەیدان دەزانم و چۆن چەمچەماڵ ناوزەنگ دەکرێت بە شاری شەهیدان بۆیە دەبێت داکۆکی کارێکی سەرسەختی مافەکانی ئەوان بین من ئەوە بینم ئێستش کە سوکاری شەهید لە چەمچەماڵە چاوەڕانی گەڕانەوەی ڕوفاتی کاری ئەنفال چاوەڕانی گەڕانەوەی ڕوفاتەکانیان کە سوکارەکانیان بن منیش هەمانشت تا ئێستاکە گۆڕی لە هیچ کات جەنازەی شەیدەکانم دەست نەکەوتوە نە باوکم نە دوومامم لە خاڵم وی ئیشەڵا یەکێکە بم کە نوێنەراتی ڕاستەقینی ئەوان بکەن بۆ هیوانی ڕۆحیان شاد بێت ئێوە سەربەرزن بە هیوای ئەوەشی کە بتوانین سەرکەوتوبی جەنابەت و بتوانین زیاتر خزمەت و وەبتوانین زیاتر گرنگی بە شاری چەمچەماڵ و هەموو خەڵکی ئەو ناوچێ و شەیدانیش بێ کە سوکاری شەیدان سپاس بۆ ئامادەبوونەکانە خۆش